دوای ئەو شکستە گەورەیەی لەسەر دەستی دوو حزبە دەسەڵاتدارەکەی هەرێم بەسەر ناوچە دابڕێنراوەکاندا هات و بەهۆیەوە زۆرینەی خەڵکەکەی ئاوارە و دەربەدەر بوون. لە ئێستادا هاوڵاتیان بە هیوایەکی زۆرەوە دەڕواننە لیستی نیشتیمان بۆ ئەوەی بتوانێت جا لەو دوو حزبە خزمەتێک بەو ناوچانە بکات. چەند هێزێکی جیاواز کە لیستی سێ لیستەی هاوپەیمانی و دیموکراسی کۆمەڵی ئیسلامی و سوتنەوەی گۆڕان کە بڕیاریان داوە ئەو بە هەر سێکیان هاوپەیمانیەک دروستکەن بۆ ناوچە دابڕێنراوەکان و بۆ هەڵبژاردننی عێراق. لە ڕاستیە ئەمە سزایەکی سیاسی بۆ دوی هێزە سەرەکیەکەی پێشووترە کە لە ناوچەکە حکومڕان بوون بەهۆی ئەوەی سەر نەکەوتبوون لە بەڕێوەبردننی ناوچەکە و جگە لەوەی ژەمە گەڕاندنەوەی ئەو دەنگە ناڕازیەیە کە لەم دوو هێزە بێتاقەتن ناڕازین و لە حکومڕانیان بێتاقەت بوون و مافە نەتەوەی و نیشتیمانەکانیان بەدەستنێناوە. بەڕاستی لە ماوەی ئەو 13 ساڵە ئەوان لەو سنوورە باڵا دەست بوونە جگەل لە مصلحەتی بۆ خۆیان و بۆ ئەوان لە چواردۆری خۆیانەوە هیچ ئستفادێکیان بۆ ئەو ناوچە نەگەیاندووە. ئێمەش وەکو هاوڵاتیان ئومێدمان بەم سێلایەنە هەیە بەڕاستی بەتایبەت کۆمەڵ و گۆڕان و لیستی هاوپەیمانی کارێ بکەن عیبرەت لە ئیشەکانی ئەوان وەربگرن. ئەوان لە ماوەی ئەو 13 ساڵە بەڕاستی تەنها بۆ خۆیان و بۆ باخەڵی خۆیانەوە هیچیان بۆ خەڵکی ئەو مەنتەقە نەکردووە. چاودێرێکی سیاسی ئاماژە بەوە دەکات لە ماوەی 13 ساڵی ڕابردوودا یەکێتی و پارتی نەیانتوانیوە خزمەتگوزاری پێویست بە ناوچە دابڕێنراوەکانی هەرێم بگەێنن. ئەمە شوای کردووە گرنگی بە خەڵکی ئەو ناوچە نەدەن و لە کاتی پرۆسەی هەڵبژاردنیشدا پەنایان بردووەتە بەر فێڵ و سەختەکاری. خەڵ لەم جۆرە دەسەڵاتە بێزارە و ئەوێ دەمچایەکوێ لەو ناوچانە بێ وەکو پێشتری شتم ئەم هێزانە بایخیان بۆ ناوچاندا چکە زیاتر پشتیان بە دەنگی فعلی خەڵک نەبەستەوە بەڵکو پشتیان بە تەزویرات و با بڵێن ڕێگەی سنوقەکانی دانەوە تەزویراتیان کردووە بۆیە ئەوەنە مهتەم نەبوون بۆ ناوچان. بەڵام ئومێدێک ڕەنگە لای خەڵکی ئەم ناوچانە دروست بێ شەوەیە کە ئەم جارە ئەم هێزەیە کە لە خۆی لە هاوپەیمان تێکابینێتەوە بتوانێت خزمەتگوزاری پێشکەش بۆ ناوچانە بکات دەرەنجامیەوەی هێزێکی نوێ دێتەوە و ئەتوانێت دەنگی فعلی هاوڵاتیانی ئەو ناوچانە بەشداری پێ بکات لە پرۆسی هەڵبژاردنەکانی ئاین. لە دوای پرۆسەی ئازادی عێراق بەشێکی زۆری ناوچە دابڕێنراوەکان کەوتنەوە ژێر باڵی حکوومەتی هەرێم، بەڵام بەهۆی بێپلانی ئەم حکوومەتە و هەنگاونەنانی جددی بۆ جێبەجێکردنی مادەی 140 دەستور و نەگەیاندنی خزمەتگوزاری پێویست بۆ ناوچەکانیان و هەروەها هەوڵی ڕاددەستکردنی ناوچە کوردنشینەکانیش وای کردووە هاوڵاتیان هێندەی تر ڕەشبین بن لە دوو حزبە دەسەڵاتەکەی هەرێم. ئەمەش جگە لە ڕووداوەکەی 16 ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو هەروەها قەرەبوو نەکردنەوەی زیان لێکەوتوانی ڕووداوەکان. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام گەرمیان.